قۆمریە محەممەد نەجیب بەرزنجی لە ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە. ئێستا لە هەولێر نیشەجێیە. پیشەی ئێستای مامۆستایە. لە ئێستادا ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەکتەبی خوشکانی کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 1970ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی 1. شارەزای زانستی شەرعی 2. بەکالۆرۆس لە زمان و ئەدەبی کوردی لە ساڵی 2001 3. ماستەر لە زمان و ئەدەبی بەراوردی کوردی لە ساڵی 2009 4. کۆتاقۆناغی خوێندن بۆ بەدەستهێنانی ماستەر لە پەیوەندی نێودەوڵەتی. ئەو پۆست و بەرپرسیارەتیە حزبیانەی پێشتر هەیبوون. 1. ئەندامی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان لە ساڵی 1997 2. ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی خوشکان لە ساڵی 1999 3. ئەندامی مەکتەبی خوشکان لە ساڵی 2000 تا 2005 4. ئەندام و بەرپرسی ئەکادیمیای ڕاهێنان و گەشەپێدان لە ساڵی 2013 5. ئەندامی سەرکردایەتی کۆمەڵ لە ساڵی 2015 تا ساڵی 2024. ئەو خوڵ و ڕاهێنانانەی کە بەشداری تیاندا کردووە: 1. خولی سەرکردایەتی کردن NDI لە ساڵی 2006 2. خولی ڕاهێنان و گەشەپێدان مەکتەبی هەڵبژاردن لە ساڵی 2009 3. خولی ڕواد لە تورکیا لە ساڵی 2016 4. خولی ئافرەتی سەرکردا NDI لە ساڵی 2018 5. خولی سەرکردایەتی مەکتەبی ڕاهێنان لە ساڵی 2017. شارەزایی و لێهاتووی هەیە لە 1. شارەزایی لە زمانی کوردی، فارسی، عەرەبی 2. سەرکردایەتی و بەڕێوەبردن 3. کاروباری ئافرەتان و کۆمەڵگەی مەدەنی 4. پەروەردە 5. سیاسەت و پەیوەندی سیاسی و نێودەوڵەتیەکان چالاکی ڕۆشنبیری و کەلتوری نووسین و بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی و کۆڕ و وانەوتنەوە 1. نووسینی نامیلکەی خوشکان و ڕۆڵی کاران لە ئومەتی ئیسلامی 2. بەشداریکردن لە کۆنگرەی یەکەم و دووەمی نێودەوڵەتی ئافرەتان لە تورکیا و لوبنان 3. بەشداری لە کۆنفرانسی نێودەوڵەتی ژنان لە سلێمانی 4. بەشداری کۆنگرەی نێودەوڵەتی بەهێزکردنی پێگەی ژنان لە هەولێر. زۆربەی تەمەنم لە خزمەتی سەحوای ئیسلامی و کاری ئیسلامیدا بووم. لە زۆرینەی سیمینار و کۆنفرانس و کۆنگرەی پەیوەست بە پرسی سیاسەت و ئافرەتان بەشدار بووم. دەیان بەرنامە و چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی و ڕادیۆییم لەسەر پرسە گرنگ و ئەستیارەکان هەبووە. کۆڕ و سیمیناری پەیوەست بە پرسی پەروەردە و خێزانم لە شار و شارۆچکەکان ئەنجام داوە. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. ناساندن و پاراستنی ناسنامەی ئیسلامەتی گەلی کورد، هەوڵدان بۆ بەدیهێنانی دادگەری.